شەقامی عێراقی نیگەرانن لەو ناکۆکیانەی نێوان هەرێم و بەغدا. وەک دەڵێن تەنها هاوڵاتیانی سیڤیل و موچەخۆرانی هەرێم لەم نێوەندەدا باجەکەی دەدەنەوە. أعتقد هذا الموضوع أصبح موضوع مكرر وممل بالنسبة للشعب العراقي. ئەم بابەتە باوەڕ وایە بابەتێکی دووبارەیە بۆ خەڵکی عێراق، بۆ کورد و بۆ عەرەبیش. ئەوان بران و پێکەوە سەرجەم نەهامەتیەکانیان چەشتووە بەدەست ڕژەمی پێشەوە. تا ئێستاش ئەو نەهامەتیانە بەردەوامن کە داوای خزمەتگوزاری دەکەن گەلەکەمان. ئەم کێشانە دەبێت چارەسەر بکرێن. چەند بابەتێک هەیە زۆر شاراوان. دەبێت ڕاستێکی بزانرێت. لا بەغداد دەڵێن هەرێم پابند نییە بە ناردنی 250,000 بەرمیل نەوت. ئەوانیش دەڵێن بەغداد پابند نییە. ئەم بابەتە بەڕاستی ناخۆش بووە. هیلاکی کردوین. هیوادارم ئەم کێشانە چارەسەر بکرێن بە تایبەتی بۆ کوردەکان. يقولون احنا الكراد ما وفوا. في الحقيقة احنا نؤمن إيمان كامل بأنه الشعب العراقي هو شعب واحد بمختلف. لە ڕاستیدا ئێمە باوەڕمان وایە کە خەڵکی عێراق هەمووەک یەکن، چی عەرەب بێت چی کورد بێت یان تورکمان. بۆیە دەبێت دەسەڵاتی جێبەجێکار زۆر گرنگی بدات بەوە و ئاگاداری بێت. و پێویستە ئەو کێشانێکی لە نێوان بەغداد و هەرێم هەیە بە پێی دەستور چارەسەر بکرێن. بغض النظر عن قوميتهم. بەشێک لە هاوڵاتیان و ڕۆشنبیرانی بەغدا بۆچوونی جیاوازیان هەیە لە بەرامبەر ئەم دۆخە. پیان وایە هەرێم سیاسەتێکی هەڵا بەکاردێنێ. منذ عام 2003 ولحد هذه اللحظة هنالك سجالات سياسية بين الإقليم والمركز. الكل يرمي الكرة. لە ڕاستیدا لە ساڵی 2013ەوە ئەو کێشانە لە نێوان حکوومەتی فیدراڵ و هەرێمدا بوونی هەیە. هەریەکەیان خەتای ئەوی تر ئەگرێت. لە ڕابردوودا کەسێک هەبوو کە پێیان دەوت سەمام ئەمام بەڕێز مامجەلال سەرۆکی کۆچکردووی عێراق. هەر کاتێک کێشە سەری هەڵبایە چارەسەری دەکرد و نەهێشت گەورە ببێت بە بۆچوونی من بەهۆی نەمانی ئەوەوە زۆرێک لە کێشەکان کەڵەکە بوون. بۆیە ئێستا سیاسیەکانی هەرێم ئەو پەیوەندیە بەهێزانیان نییە کەوا بکات لە عێراق بتوانێت ڕێکەوتنی سیاسی لە ئاستی باڵا ئەنجام بدات کە لە بەرژەوەندی هەردوو هاوڵاتیانی عەرەب و کورد بێت. سیاسەتی ئابووری لە هەرێم دەبێت پێداچوونەوەی بۆ بکرێت. هەروەها بەغدادیش دەبێت بە سیاسەتەکانیدا بچێتەوە. پێویستە ئەم کێشانە بوەستێنرێت لەسەر یەک مێز دانیشن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. الشق الثاني من سؤال حضرتك أعتقد أن المواطن أنا يعني مسافر كثير إلى يعني الخلاف السياسي للأسف اللي هو مزمن بين القوى السياسية. بەداوای لێبوردنەوە کێشەکانی نێوان سیاسەکانی کورد و حکوومەتی فیدراڵ لەسەر کێشە کەڵەکەبووەکانە نزیک بوونەتەوە لە چارەسەری ئەو کێشانە بۆ باشتر بەڕێوەبردننی ئەم وڵاتە. لەبەرەوە بە بەردەوام دەبێت پێشێککاری لە مافی کارمەندان دەبیندرێت. کێشەکانی هەمیشە سیاسین و هەمیشە هاوڵاتیانی عێراقی زەرمەند دەبن لەو کێشانە. ئەو کێشانەش سیاسیەکان زیاتر لە یەکتری دوور دەخەنەوە و ڕووی کۆمەڵایەتیشە و کاریگەری بەرکەوتووە لەو کێشانەوە. پێویستیشە بگەڕێنەوە بۆ ڕێککەوتنی سیاسی لەسەر مەبدەئی ڕاستەقینە لەسەر دەستور. ماف و ئەرکەکان دابەش بکرێت، مافی کورد و عەرەبیش وە خۆی بدرێت. وربما أيضا الناحية المجتمعية. لە 17 ساڵی ڕابردوودا و پاش دەنگدان بە دەستوری عێراق لایەنە سیاسیەکان پابەندی بڕگەکانی دەستور نەبوونە و تا ئێستاش یاسای نەوت و گاز لە عێراقدا دەنگی لەسەر نەدراوە. جگەلەوەش لە ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغدا هیچ لایەنێکیان پابەندی بەڵێنەکانیان نەبوونە. جارێکی تر موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن حکومەتی عێراقیەوە بڕا بە بیانووی ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان پابەند نییە بە بەڵێنەکانی و دۆسەی نەوت و داهاتەکانی ڕادەستی ناوەند ناکات. لە بەرامبەریشدا حکومەتی هەرێمی کوردستان ئاماژە بەوە دەکات کە لە ئۆکتۆبەری ئەم ساڵدا بە نووسراوی فەرمی حکومەتی عێراقی ئاگدار کردوێتەوە کە ئەوان ئامادەن لە ڕادەستکردنی سەرجەم دۆسیەکانی. لە نێوان ئەم دوو ناکۆکێدا تەنها موچەخۆرانی هەرێمی کوردستان زەرمەندی سەرەکین کەوتونەتە نێوان دوو بەرداشی ناکۆکیەوە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.